هەوڵماندا دوو بنەما هەیە ڕۆشنیکەینەوە یەکێکیان بنەمای مادیە ئەوەی کە وا سەیری ئینسان دەکات کە مادەیەکە دەکرێمە هەر شتێکی لێ دروستکەین ئەوە لە سێوانەی سەرەتاوە بزانم ڕۆشنمان کردەوە زۆر لەسەری ڕۆشتین ئەمە تەمان پێی وایە بنەمای سروشتی عەفوەن بنەمای بوونی نەتەوە یعنی ئەوەی وا دەکات کە گروپە سروشتیەکان کە لەسەر ئەساسی خوێن کۆبوونەتەوە بۆ عەشیرەتەکان و خێڵوەمانی خێزان و ئەمانە تەحەولکەن بۆ نەتەوە و پەیوەندیکی تازە لە بینیانە دروست بێت دەبێ و پەیوەندیە لەسەر ئەساسی دروستکردن بێت یعنی ئەو خەڵکەوەکو مادەیەک گیری لێکراوەتەوە کە دەبێت سیستەمێک لە ناویا بچێنرێ لە ڕێگەی پەروەردەیەکی منەظەمەوە ئەم تەسەورەت وا سەیری ئینسان دەکات کە مادەی دروستکردنە تاوان تەسەورێکی ترمان باس کردەویش سەرەتایەکمان لەبارەیەوە ڕوون کردەوە وەوتمان ئەم تەسەورەکە لە پێی وایە ئینسان مادەیەکە دەتوانی سیستەمی لەناو بچێنی وەکو هەر مادەیەکی تر وەکو ئامێرەکان تاوەکو هەڵسوکەوتەکانی پێشبینی بکەی و بتوانی کۆنتڕۆلی بکەیت ئەم تەسەورە لە ئەمری واقعیشی پێکراوە لە واقعە و لە ئێستاشە ینی وەکو بڵێ خۆی کردوێتە ئەمری واقع بەسەر کۆمەلگای مرۆیەوە بەڵام لەگەڵ ئەوەشە جۆرێک لە بەرگری هەیە لە بەرامبەر ئەم چاندنی سیستەما لە ناو ئینسانە ئەم بەرگریەش کۆمەڵێ هێز دەیکەن لە ناو ئینسانە یەکێک لەو هێزانە سروشتە کە سروشتیش جارێکی تر لای هەندێک لە منەزیرەکان کراوەتە بنەما بۆ بوونینەتەوە و من لە دەرسی پێشوو باسی ئەو پەیوەندیم کرد لە نێوان ئەو سیانە هەیە عەقڵ سروشت مادە کاتێک ئێمە سەری ئینسان دەکەین لە ئینسانە توخمێکی عەقڵی هەیە هێزێکی عەقڵی هەیە هێزێکی سروشتی هەیە و بوونێکی مادیشی هەیە کە کۆمەڵە توانای دیاریکراوی هەیە و کۆمەڵە خاسەتی دیاریکراوی هەیە حەسە بام دابەشکردنە نەتەوە ئەو کۆمەلگایی کە ئێمە کۆمەلگایەکی خێڵێکی نییە کۆمەلگایە کە ئێمە جیاوازە لە خێڵ دروست دەبێت ئەم کۆمەلگایە گەڕێنراوەتەوە بۆ یەکێک لەم سێ هێزانە تەبان ئەو تیۆرەی پێشوو کە تیۆرە دروستەیەکەیەکە پێی وایە بنەمای نەتەوە لەسەر ئەساسی ئەوە دروست دەبێت کە ئینسان مادە بێت مادەیەک بۆ دروستکردن تیۆری دووەمیان تیۆرە سروشتەکەیە ئەم تیۆرە سروشتیە پێی وایە جگە لەوەی کە ئینسان مادەیە بوونێکی سروشتوشی هەیە ئەم بوونە سروشتەی مرۆڤ تەبان لێکۆڵینەوە لە سروشتی مرۆڤ تۆزێ ئاڵۆسترە لە لێکۆڵینەوە لە ئینسان وەک مادە ینی لە مادەکەی کاتێک ئێمە دەڵێن سروشت زۆر جار وەکو وتم وا تەفسیر کراوە سروشت عیبارەتە لەو شاخ و داخ و ژینگە سروشتیە بەڵام باسی سروشتی دەکرێت وەک سروشتی ئینسان تاوان لای گۆستاڤلۆ بوون کە لەسەر ئەساسی سروشت دەیەوێت مۆزۆی نەتەوە شی بکاتەوە نەتەوە چۆن دروست دەبێت ئەم دەیەوێت ئەمە بکاتە ئەساس بڵێ ئەوەی نەتەوەی لەسەر دروست دەکرێت دێتە ئاراوە سروشتی مرۆڤەکانە ئەو سروشتە مشتەرەکەیەکە مرۆڤەکان هەیە ئەوی تریان مادەیەکە کە هەموو ئینسانەکان وەکو یەک مادەیەکن شیاون بۆ ئەوەی کە دروست بکرێن سیستەمێک لە ناویانە بچێنرێ هەمووی بە پێ و سیستەما سوکەوت بکە بەڵام لای ئەم ئەوەی هاوبەشە سروشتە بەڵام سروشت لەگەڵ هاوبەشیەکانی شاچیە یعنی ئەوەی کە مرۆڤایەتی بە گشتی سروشتێکی یەک سروشتی هەیە لەگەڵ ئەوەشە کۆمەلگا جیاجیەکان ئەم سروشتە کولیە دابەش دەبێت بۆ کۆمەڵە سروشتی جزئی هەر کۆمەلگایەک سروشتی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی مەوزوعی سروشت لەلاتان ڕوون بێ و دواتریش باسی ئەو دیالکتیکە دەکەمەوە کە لە بینی ئەو سێ توخما هەیە بۆ ئەوەی ئەم تیۆرە سروشتیە ڕوون بێتەوە کە دەڵێن سروشت هەر زۆر زۆر بە ئاسایی ئەمە ڕۆژانە ئەم مەوزوعە بەکاردێ ئەم بەکاردێنینە موشەیە بەڵام بە دەڵێ تەبعی وایە ئەو کەسە خۆی ئاوایە فەرزان کەسێک تووڕەیە بێهۆ تووڕە دەبێت
ئەڵێ ئەوە تەبیعەتی وایە، یا دەڵێ توندە تەبیعەتە هات لەم شانە بەکاردێنی. ئەم دەڵێ فلانە عەشیرەت شەڕانی، ئەمە جۆرەکە لە تەبیعەت، وەکو بڵێ بە تەبیعەت داوان. فلانە کۆمەڵەی تر ئاوان، کۆمەڵی خاسیەتی گشتی هەیە کە بەم خاسیەتە گشتیانە ئەو گروپە جیاجیانە دەناسێنەوە. و لە ناو عەشیرەتەکانە لەوانەیە ئەمە جۆرێک لە تەبیعەت ناسی لە نێوانیانە هەبێ، لەوانەشە لە جاریوە هەیە سیاسیەکانی سوودێکی زۆریان لەم تەبیعەت ناسی وەرگرتووە کە فلانە عەشیرەت چی دەوێت بیدەنێتەوە کوڕایکێشن بەلای خۆیانە. یعنی چی؟ یعنی هەر عەشیرەتێک کۆمەڵی خەسرەتی تایبەتی هەیە کە تایبەتە بۆ عەشیرەتەوە، عەشیرەتێکی تیش کۆمەڵی خەسرەتی تایبەتی خۆی هەیە. لەناو تاکیشە ئەمە بە ئەمانشەوە هەندێک کەس تەبیعەتێکی نەرمی هەیە، هەندێک کەس تەبیعەتی ڕەقە، هەندێک کەس ئەمەی کە دەڵێن تەبیعەت. جا مە بەس لە تەبیعەت کۆمەڵی خاسیەتە کە گروپێک هەڵی دەگرێت و ئەو دێت ئەم خاسیەتە ئاو بەشانە کە ئەم خاسیەتانە لە بینی هی هەموو گروپەکە نەرگی تاکەکان. یعنی فەرزەن دەڵێن هەورامی ئاوایە، وەنمونە دەڵێن هەورامی زیرەکە، یا دەڵێن هەورامی ڕەزیلە، یا دەڵێن هەورامی کۆمەڵە تەبیعەتی دیاری دەکەن. هەورامی فەرزەن شەڕەنگێز نیە، شەڕانی نییە، خەڵکێکی ئەمانی کە ئێمە بە عمومەن بە سە دەکەین لەسەر فلانیەک فلانە گروپ کۆمە خاسیەتەکانی تەحدید دەکەین، خاسیەتە گشتەکان. جا لای گۆستاڤ لۆبۆن ئەم خاسیەتانە خاسیەتە مشتەرەکانە ئەساسی نەتەوە، و ئەم خاسیەتانەش ئەو پێ وایە بە پرۆسەیەکی دوور و درێژ لە باوانەکانەوە درێژەی کێشاوە و زەمانێکی زۆری بردووە و هەزارها ساڵی خایاندووە، هەزار ساڵی خایاندووە، زیاتری خایاندووە تاوەکو ئەم خاسیەتانە فعلەن بوونەتە خاسیەتی جێگیری ئەو گروپە. دواتریش ئەم خاسیەتانە کە جێگیر بوون ئێتر گۆڕانیان ئاسان نییە، ینی و دەبنە کۆمەڵی خاسیەتی جێگیری نەگۆڕ کە زەمانێکی زۆریان دەوێت هەتاوەکو گۆڕانیان بەسەرابێت. بەڵام کۆمەڵی خاسیەتی تر هەیە هی ئەو میلەتانە بە ئاسانی دەگۆڕێت، بەڵام جارێکی تر چی ئەوانە شتانێکی ڕواڵەتین لە ڕواڵەتی میلەتەکە ڕوو دەدەن کاتێ بارودۆخێکی ناهاسایی دروست دەبێت، کەم بارودۆخە دەڕوا ئەو خەڵکە جارێکی تر دەگەڕێتەوە سەر تەبیعەتە ڕاستەقینەکەی خۆی. جا ئەم تەبیعەتە کە دەڵێن دەگەڕێتەوە سەر تەبیعەتەکەی خۆی، و ئەو تەبیعەتە کە جارجار بارودۆخ وا لە کەسەکە دەکا لەیلا بدا، ئەمە دەکاتە گۆستاڤ لۆبۆن دەکاتە ئەساسێک بۆ مەوزوعی کۆبوونەوەی تاکەکان بە کۆبوونەوەیەکی نەتەوەیی، ینی بۆ دروستبوونی کۆمەلگایە کە ئەم کۆمەلگایە دەکرێت پێبووتێ نەتەوە. جا ئەم تۆرە من حەز دەکەم لە ڕێگەی ئەو شانەی گۆستاڤ لۆبۆن خۆی وتوویەتی بەرەبەرە بچمە ناو تۆرەکەوە، بەس بەلەوە بە ئەو دیالکتیکە جارێکی تر ڕوونکەمەوە لە بینی جارێ ئەمە پێویستان بە تخمە عەقلیەکە نییە، لە بینی سروشت و مادە ئەو جارەکە ڕوونم کردەوە دیالکتیکەیە، ینی جۆرێک لە جەدەل هەیە، جۆرێک لە ململانێ هەیە. کاتێک لە ئینسانێکە ئەوەی مادیە لە ناویە سەیتەرە دەکا لەسەر ئەوەی تەبیعیە، ئەوە ئەو کاتە بەرەو یەکبوونی دەبە، ئەو فۆرمانە نایاڵێ، ئەو جیاوازیانە نایاڵێکە لە ناو کۆمەلگاکە هەن. کاتێک کۆمەڵی خەڵک پێکەوەن، تەمەنم کۆمەڵە خەڵکار ئەگەر هەر ملاحەزە بکەن کۆمەڵە ڕەفیقش من تەبیعەتیان لە یەکتر جیاوازە. کاتێک ئەمانە ئەو جیاوازیانە لە ناویانان نامێنێ بە بۆنەی چێوە، ینی کەپت دەبێت، ینی فەرامۆش دەکرێت، گرنگ نییە لەلایەن، و بۆ ئەوەی بگەنە مەسلحەتێکی مشتەرەک واز لەو خلافەت دێنن کە تەبیعەتیان دروستی دەکات، و مەسلحەتێکی مادی مشتەرەک، هەدەفێکی مادی دیاریکراو وایان لێ دەکات لە تەبیعەتی خۆیان بگەڕێن و ببنەوە بەیەک. ئەلێرە ئەو جیاوازیانە هەیەیانە چی دەبێت؟ تەواو دەشارێتەوە، نامێنێت.
ئەلێرە ئەوەی مادیە ئەوەی تەبیعیە چی دەکات نەفی دەکاتەوە یعنی نەفی ئەوە دەکات کە تەبیعیە بۆ ئەوەی ئەو گروپانە ئەو چەند گروپێک پێکەوە کە هەرێکیان تەبیعەتێکی جای هەیە و سیستەمێکی لەناوە سیستەمێکی کۆمەڵایەتی جیاوازێکی خستووە و هەست و مەشاعر و شتانێکی جیاوازیان هەیە ئەم گروپانە بۆ ئەوەی ببنەوە بە یەک ئەگەر مەسلحەتێکی مشتەرەکی مادی بیان کاتەوە بە یەک دەبێت لە چی بگەڕێت لەو جیاوازیانە بگەڕێن جیاوازیە سروشتیانە یانی لە تەبیعەتی خۆیان بگەڕێن هەرێکە تەبیعەتی خۆی بخاتە لاوە و بیری خۆی بەرێتەوە بۆ ئەوەی پێکەوە بگەنە ئەو ئامانجە بەڵام کاتێک ئەم تەبیعەتە زیینوو دەبێتەوە ئەو کاتە چی دروست دەبێت ئەو یەکبوونە هەڵدەوەشێتەوە ئەوەی کە لەسەری بوونەتەوە بە یەک هەڵدەوەشێتەوە کە هەڵوەشایەوە و کاتە جیاوازیەکان جارێکی تر سەراو دەدەنەوە ئەلێرە ئەوەی تەبیعیە جارێکی تر سەیتەرە دەکاتەوە لەسەرەوەی کە مادیە یعنی فەرزەن بۆ نمونە چەند کەسێک گەیە پێکەوە دەیانەوێت گەشتێک بکەن یا دەیانەوێت بچنە بازرگانیەک پێکەوە بکەن یەکێکیان دەڵێ مادام فلانە کەسان لەگەڵایە من نایە مەوزوعەکەش لەوانە نیە فلانە کەس فەرزەن فێڵیان لێ دەکا یا فلانە شت بەستیە تەبیعەتی لەگەڵیان هەڵ ناکات پێکەوە تەبیعەتیان هەڵ ناکات پێکەوە ئەلێرە ئەو تەبیعەتەوە دەکا کە ئەم گروپە دروست نەبێ ئەم چەند کەسە کۆ نەبنەوە پێکەوە چونکە تەبیعەت چێ دەکا لێکیان جا دەکاتەوە ئەوەی کە ینی ئێستا زۆربەی کێشەکان خۆ لێرە لە بەتایبەتی لەناو ئێمە ڕوو دەدەن مۆزۆی تەبیعەتە ینی تەبیعەتی کەسەکان جیاوازە ئەوە نییە فەرەزەن دوو کەس یەکێکیان کەسەکە خراپە یا فلانیان چاکە مەوزوعەکە چاکی و خراپی نییە مەوزوعەکە تەبیعەتە فەرەزەن کەسەکە هەندێکیان حەز بە هەندێک شت دەکەن هەندێکی تریان حەز بە هەندێک شتی تر دەکەن وامە ئەو حەزی پێ دەکەم حەزی پێ ناکە ئەو کەسانی کە تەبیعەتیان لە یەکەوە نزیکە جۆرێک لە سازی لە بینیانە هەیە حەز دەکەن پێکەوە بن بەڵام ئەوانەی تەبیعەتیان لە یەک جیاوازە حەز ناکەن پێکەوە بن وفعلا بۆچی چونکە لێکجی دروست دەبێت لە نێوان تەبیعەتەکانیان ئەم حەزی لە فلانە شتە ئەو حەزی لەوە نییە ئەی دەڵێ چۆن ڕێک دەخرێمە بەڵام ئەگەر شتەکە مەسلحەت بوو بۆ نمونە پارەپەیاکردن بوو پارەپەیاکردنەوە نییە من حەزم لێیەتی یا حەزم لێ نییە ئەمە شتێکە تۆ تەبیعەت دەخەیتە لاوە دەبێت تۆ دەچیتە ناو بوونە ئامێرەکەی خۆتەوە لە بوونە تەبیعەکەت دەردەچی طبعا لێرە تەبیعەت ئەمە بەم شکڵە باسی دەکەم بۆەوەی ئەوەندە بەڕوونی خۆتان لەناو خۆتانە لەناو ژانی خۆتان شتەکان دێنمەوە بۆەوەی ڕۆشن بێ لەلاتان ئەلێرە تەبیعەت ئەگەر حزور پێیاکە بۆی جیاوازیە تەبیعیەکانەوە یەکبوونی گروپەکە هەڵدەوەشێتەوە بەڵام کاتێکیش کۆمەڵێک کەس لەبەر مەساڵحەکانیان گوێ بە تەبیعەتی خۆیان نادەن ئەو کاتە ئەو گروپە دەتوانن پێکەوە کار بکەن ببنەوە بە یەک بەڵام ئەوەی دەیانکاتەوە بە یەک مەسلحەتێکی مادیە ینی ئەوەیە کە مادیە لەوانە ئەوە لێرەشە کە تەبیعەت کشایەوە ئەو کاتە و کەسانە دەتوانن بە یەک شێواز ڕەفتار بکەن یعنی ترەوە نیە من حەزم لەوەیە یا حەزم لەوە نییە بەرنامەیەکەیە هەمووی بە ناچاری بیان نێوانیانەوێ پەیڕەوی دەکەن بۆی بگەنە ئامانجەکەیە فعلا خۆ جۆرەکە لە خۆ بەستنەوە دەبێت جۆرەکە لە ئیلتیزام چونکە دایما و تەبیعەتە ینی وا لێ دەکات و حەزت بەوە نیە بەڵام چییە هەر دەبێ بیکەیت فەرەزان ئێستا زۆرێک لە تەلەڤەکان حەزیان بە مەکتەب نییە بەڵام هەر دەبێت بخوێن کەس حەزی لە سعیکردن نییە کەس حەزی لە ئیمتیحان نییە بەڵام دەبێت بیکە بۆچی دەیکات چونکە مەسلحەتێک هەیە لە پشتەمکردنەوە جا ئەوەی کە ئەمە دروست دەکات تۆ دەبێت چی بکەیت ئەم ئارەزوانە و ئەم مەشاعرانە و ئەم ئەستانەی کە تۆهاتە تەبیعیانە دەبێ ئەمانە کەپتکەی ینی خەفەیکەی دەبێت فەرامۆشیکەی دەبێت بیخەیتە لاوە دەبێت هێزێک بەکاربێنی بەرامبەریان سەرکوتیان کرد و ئەم سەرکوتکردنەوە دەکات کە چی ئەو ئیشە بڕوا بەڕێوە ئەگەر بێت و ئەم سەرکوتکردنە نەبێ ئەو کاتە ئەو بەرنامە هاوبەشەی کە هەمویان هەیەە جێبەجێ ناکرێت لەبەرەوە جێبەجێکردنی بەرنامەیەکی ئاوا خۆی لە ڕاستیا
بەناچاری دەیکەیت و تۆ خۆت تەحملی ئەم وەزعەت دەکەی بۆ ئەوەی شتێکەیە دەست کەوێت فەرزەن کە کەسەکان تەحملی مەکتەب دەکەن بۆ ئەوەی شەهادەیەک بێنن دواتر ئیشێکیان دەستکەوێت یعنی ئەوەی کاتێک کە شتەکان ئاوای لێدێ تۆ ئیتر دەستبەرداری بوونە تەبعیەکەی خۆت دەبی تەبان چەند ئەم بوونە تەبعیە خۆت نەفی بکەیتەوە بچیتە ناو سیستەمەکەەوە ئەوەندە باشتر دەتوانی بەناو سیستەمەکە بڕۆیت ئەوەنە باشتر دەتوانی بگەی بۆ ئامانجەی کە هەتە و چەندیش تۆ قودرەتی کۆنتۆڵکردنی ئەم شوێنەی خۆتت نەبێ ئەوە فعلەن سەرکەوتوو نابی بۆچی جاری وایە فەرەزەن تۆ لە شوێنەکە ئیشەکەت دەکەوێتە شوێنێ لەگەڵ کۆمەڵە کەسای کە تۆ چارەی ئەو کەسانەدا حەزیان پێ ناکەیت مەزوعەکەشەوە نیە چاکن یا خراپن بەس حەزیان پێ ناکەیت لەگەڵ یانە سازنی لە ڕووی تەبعیەوە سازنی ئەمە ژوا دەکات چی بکەیت تۆ ڕاکەی لەو شوێنەی کە هەیە بەڵام ئەگەر بێت و سەیتەرە لەسەرەوەت ئەو شوێنت کە ببێەوە ئەو کاتە چییە دەتوانی بە ناچاری بچیتە ئەو شوێنەوە تەبان کاتێک تەبیع ئەجزاڵ دەبێت بە سەرمادا ئەو کاتە چی دروست دەبێت پاشادەدانی دروست دەبێت دوورکەوتنەوە دروست دەبێت ینی هەر گروپ و خێڵێک دەبێت بۆ ئەوەی لەسەر تەبیعەتی خۆی بمێنێتەوە نابێ هیچ لە هیچ پەیوەندیەکە بێت لەگەڵ خێڵەکانی ترە لەگەڵ گروپەکانی ترە و لەم دابرانەشە ئەو کاتە چی ڕوودەدا لەم دابرانە ئیتر نەتەوە دروست نابێت چونکە نەتەوە کۆبوونەوەیەکی ترە لە دەبێ ئەمانەی خێڵانەی کە تەبیعەتیان جیاوازە بە سیستەمێک کۆ ببنەوە تاوەکو ببنەنەتەوە تاوان کاتێنەتەوە لەسەر ئەساسی مەساڵح دروست دەکرێت وەکەوەی کە پێشتر باسمان کرد نەفی ئەم حەزانە دەکرێت ینی چی ینی سروش لە ناوتاکەکانە بە یەکجاری نەفی دەکرێت و چەند ئەم نەفیکردنە بۆ سروشت و بۆ کولتوری سروشتی بەهێز بێ بۆ کولتورەی کە ئێمە بە شکڵێکی تەبیعی وەرمان گرتووە هەمانە ئەوەندە ئەو هینە ئەو کۆمەلگایە بەهێز دەبێت و چەندیش شل بێت ئەو کۆنتۆڵکردنە ئەوەنە ئەو کۆمەلگایە شلۆقە و دایمە لە مەترسی ئەوایە چی پارچە پارچە بێت ئێستا لە ناو خۆمانە ئێمە ئەم شلۆقی هەیە ینی شتەکان ئەوەندەی ئارەزوو تەبیعەت دەیان با بەڕێوە ئەوەندە تەنانەت مەساڵحیش نایان با بەڕێوە ینی جۆرەکە لە مەیل بۆ جیابوونەوە و ئەم جیابوونەوەیە هیچی لەشی نابێ ینی کۆمەڵێ گروپی پەرپەر دروست دەکات کە بە لە باشترین حاڵەتا دەبێت هیچ پەیوەندیەکیان کەمترین پەیوەندی لە بینیان هەبێت ئەم کاتە ئیتر کۆمەلگاکان لە خێڵ زیاتر ناتوانن گەشە بکەن ئەگەر بێت و تەبان حاڵەتێکی تریشەیە یەکیان ئەوەیە وتمانم تەبیعەتە نەفی دەکرێتەوە یەکیان ئەوەیە کە تەبیعەتەکان لێیان دەگەڕێی ئەو کاتە کۆمەڵە گروپی پەرپەر دروست دەبێت حاڵەتی سێم هەیە حاڵەتی سێم خۆی ئیدعای سروشتی بوونی خۆی دەدات ئیدعای ئەوە دەکات کە ئەو بەپێی سروشتی خۆی دەڕوا و واشە ئەو بەپێی سروشتی خۆی دەڕوا بەڵام سروشتی خۆی فەرزەکە لەسەر چی لەسەر ئەوانی تر کاتە سروشتی خۆی فەرز کرد لەسەر ئەوانی تر ئەو کاتەوان بەتاڵ دەکاتەوە لە فۆرمەکانی هەر وەکینە مادیەکە و ئەو کاتێک کە ئەمان ئەمە وەردەگرن سروشتی نیە بۆەوە بەڵام دەسە پێندێ لەسەر یانی ڕێگاکەی ڕێگایەکی مادیە بەڵام ئەو کلتور و شتێک کە دووسی کردووە هی تەبیعەتی ئەو گروپێکیان ئەوەی گروپێکیان چی دەکات دێت ئەوەی خۆی تەعمیم دەکات بەسەر ئەوانی ترە وایان لێ دەکا واز لە زمانەکەیان بێنن واز لە گۆرانیەکانیان بێنن واز لە هەموو شتەکانی خۆیان بێنن ئەمانە تەنها مادەیەک دەبن بۆ ئەوەی ئەو نەری توشتانی کە ئەمان لە خۆیانەوە هاتووەتە دەرێ لە سروشتیانەوە هاتووەتە دەرێ ئەمان لە دەرەوە وەری بگرن کە لە دەرەوە وەری گرت کەواتە ڕێڕەوی ئەمەیان چییە ڕێڕەوەکەی هەر مادیە بۆچی چونکە ئەو نظامە و نەریتەی خۆی لە دەرەوە دەخاتە ناو ئەوان و ئەوان فۆرمات سروشتەکانی خۆیان دەبێت لە دەست بدەن دەبێ ئەو نەریتانەی خۆیان کە سروشتی لە دەستیان بدەن و ئەم وەرگرن یعنی ئەلێرا یەک دەگرێتەوە لەگەڵ چی لەگەڵ ئەوەی تیۆرە مادیەکەی کە پێشتر باسم کرد تیۆری دروستکردنەکە بەڵام فەرقەکە چییە ئەم دەڵێ ئەم نەریتەی من نەریتێکی باڵایە تاوان لێرەوە ڕەگەزپەرستی دروست دەبێت
مادام نەریتێکی باڵا و نەریتێکی بەرزە و تەبیعەتێکی ئێمە تەبیعەتێکی ڕەسەنە ئاوایە لەبەر ئەوە دەبێ ئێوە واز لە تەبیعەتەکەی خۆتان بێنن ئەمە وەرگرن بۆ ئەوەی تەبیعەتە بێزەکە وەرگرن و بە معنایەکی تر ئەو نەزرە بایۆلۆژیە دروست دەبێکە لە ناو جیناتەکانە خاصەتی زاڵ و بەزی و ئەوەی کە زاڵ و بەهێزە سەر دەکەوێت بەسەر ئەوەی کە بەزیوە و خۆی بەسەریا دەسەپێنی خۆی بەسەریا دەسەپێنی ئەلێرەوە کە خۆی بەسەریا دەسەپێنی ئەم سەپانە ڕوودەدا یەکسەر شێوازی کارکردنەکەی دەبێتە چی هەمان شێوازی ئەوی ترکە هەیە تاوان ئەوی تریش وتمانی نەسروشتەکەی تایە بۆچی چونکە فەرەزن زمانی بۆ نمونە ئینگلاندەکان کە ئینگلیزیە وەردەگیرێ و ستاندارد دەکرێ و ڕێوڕسمی بۆ دادەندێ و ڕێزمانی بۆ دادەندێ و کۆمەڵە خەڵکێکی بۆ دادەندێ کە مراقەبە بکەن و کۆمەڵە پاسەوانی بۆ دادەندێ بۆ ئەوەی خەڵک لێ لا نەدا لە بەکارێنانە لە ئیشی فەرمیە ئەمە لە ئەسڵەوە لە چی هاتووە ئەمە خۆی نەریتێکی سروشتیە بەڵام چی کراوە بەوا براوە کە نەریتێکی سروشتی نییە لەبەرەوە هەرەمووی قبولیکە لە ڕاستیە خۆی ئەمە هەمان شتە بەڵام بە فێڵێکەوە کراوە ئەمە دابڕێنراوە لە عینەکە لە خێڵەکە ئەوەی کا و گروپە ئەتنیکیە کە دابراوە بە پرۆسەیەکە براوە تەمان فعلەن جیاوازی ژەیە تۆ کە سێری زمانی قسەکردنەکە دەکەی لەگەڵ زمانی نووسینەکە جیاوازە زمانی قسەکردنەکە زمانی نووسینەکە نییە و سەبەکەشی چیە چونکە زمانی قسەکردنەکە لە گەشە و گۆڕانی خۆیەتی بەڵام زمانی نووسینەکە ثابت کراوە ناگۆڕێت ئەوەنە ئەمە لەکێ وەرگیراوە ئەم نەریتە نەریتی گروپێکیانە ئەم نەریتە خۆی ئەم نەریتانە دروست ناکرێت ئیلانە دەبێت لە سروشتی یەکێک لەوانەوە لەو گروپانەوە هاتبێتە ئاراوە و دواتر ئین کراوە ینی بەو پرۆسا براوە کە گەشەکردنەکەی ڕابگیرێ و بکرێتە کلتورێک کە گەشە ناکە کە زیندوێتی تیانە و ئەمە ئیتر هەموو کەسێ وەری دەگرێت بۆ معنایەکە وەکو چۆن ئەمە هی وێڵزیەک نییە لە بەریتانیا هی ئینگلادێکیش نییە ئەمە هی هەمومانە لە کاتێکە خۆی لە ئەسڵا ئەمە هی هەمووان نییە ئەگەر لە حەزەش بکەی لە ناو ئەو دەوڵەتانە کە هی یەکێکیان وەرگیراوە گروپە زاڵەکە کام گروپەیە ئەوەیە کە نەریتەکە لەو وەرگیراوە فەرزەن لە ناو بەریتانیا ئینگلاندەکان حاکمن ئینگلاندەکان هەژمونیان هەیە هەیمەنەیان هەیە بەسەر وەزەکە نەک سکوتلەندیەکە نەک وێڵزیەکە ئەوەی سەیتەرە دەکا ینی هەژمونی هەیە لە ناو دەسەڵاتە دیارە حتمما ئەو گروپەیە کە خاوەنی ئێنەکەیە نەریت و زمانەکەی تاوان لە هەندێک دەوڵەتی شازمانی بێگانە وەردەگیرێ بۆ نمونە لە وڵاتە ئەو دەوڵەتانێکە و شوێنانێکە ئیستیعمار هاتوون داگیری کردووە ئەو دەوڵەتەکەی دروست کردووە بەوەی ئەو جیاوازیانەی کە هەبووە چی کراوە زمانی فەرەزەن فەڕەنسیەکان شیمالی بڵێنە مەغریبی عەرەبی داگیر دەکەن دواتر زمانی فەڕەنسی دەبێتە زمانی ڕسمی ئەو وڵاتە یا لە هندستان لەبەرەوەی ئەو ڕێکەوتنە ڕوونادا کە ئینکەن لەبەرەوە زمانی ئینگلیزی دەبێتە زمانە ڕسمیەکە یا دەکرێت فەرەزەن زمانێکی لە فەڵەستین ئەو دەوڵەتی ئیسرائیل کە دروست دەکرێت دەوڵەتی ئیسرائیل زمانێکی کۆن زیینوو دەکەنەوە کە تەنها مینەکان کەسە دینیەکان دەیانزانی ئەوی زمانی عەبریە و عەبری دەبێتە زمانی دەوڵەت بەڵام ئەم زمانی عەبریە زمانی میلەتێکە لەبەرەوە ئەم نەریتانە بە شکلێکی بەدەر لە سروشتی مرۆڤەکان ناکرێت دروست بکرێن تاوەکو بڵێ بێلایەنن تەنانەت ئەگەر بشکرێت دروست بکرێن ئەو گروپەی دروستی دەکا بەپێی تەبیعەتی خۆی دروستی دەکات کەواتە لەو شوێنەشە تەبیعەتی ئەو گروپە دەچێتە ناو ئینەکەوە کلتورەکەەوە کە چوویە ناو کلتورەکەەوە و کاتە تەبیعەتی ئەو میلەتە ئەو گروپە سەیتەرە دەکات لەسەر چی لەسەر وەزەکە بۆچی چونکە لەگەڵ ئەوە سازە لەگەڵ ئەوانی تا سازنی فەرزەن زمانی ئینگلیزی لەگەڵ تەبیعەتی ئینگلاندێکە سازە لەگەڵ تەبیعەتی وێڵزیەکە سازنی یا تەبیعەتی سکۆتلەندی دیەکە سازنی ئەم سازیە وا دەکا کە فعلەن سازیە لە کلتورەکە لە نەریتەکە وا دەکا شانسی ئەمان زیاتر بێ لەم ینی کەمتر فشاریان لەسەر بێ لەوانی تر کاتێک کە دەشنە ئەو سیستەمەوە
لێرە کەواتە کاتە سروش سەیتەرە دەکات پەرتبوونێک دروست دەبێت کە کۆبوونەوەی نییە ناکریا و نەتەوە بێتە ئاراوە بەڵام کە مادە سەیتەرە دەکات ئەو کاتە ینی نەریتێک لە نەریتەکان دەبێتە کۆی نەریتەکانی تر ڕەنگێک لە ڕەنگەکان جێگەی هەموو ڕەنگەکانی تر دەگرێتەوە وەلەم حاڵەتە لەلایەکەوە ئەوەی سروشتی میلەتێک بەرهەمی هێناوە دەسەپێنرێ بەسەر کۆمەڵێک گروپی ترە و ئەوەی کە سروشتی خۆیان بەرهەمی هێناوە لێیان قەدەغە دەکرێت نابێ ئەمە بێتە ناو ژیانی ئەو کۆمەلگایەوە کە کۆمەلگایەکی نەتەوەیی و ڕسمی کەواتە سروشت ئەو یەکبوونە هەڵدەوەشێنێتەوە کە مادە دروستی دەکات مادەش یەکبوون دروست دەکات ئەو جیاوازیانە هەڵدەوەشێنن دادەبا کە ئینەکانیانە بڵێن گروپەکانیانە و دەیانکاتەوە بێت تەوانە یەکبوونە مادیە نەتیجەکەی لە دەرەنجامی ئەوە دروست دەبێت کە نەفی سروش دەکرێت نەفی ئەوە دەکرێت کە سروشتیە و لە دەرەنجامی ئەوە پێیا دەبێت کاتێ مادە سەیتەرە دەکات فۆرمە سروشتەکان نامێن ئەم یەکبوونە لەسەر ئەساسی کوشتنی جیاوازیەکانە یعنی ئەو جیاوازیانەی هەیە چی دەکرێت دەکوژێت جۆرێکی تر لە یەکبوونەیە دواترەوە باسی دەکەن یەکبوونە لە ناو جیاوازیە ئەمە جیاوازیەکان ناکوژێت بەڵام لە عینی کاتی شای یەکبوون لە نێوانیان نادروست دەکەن یعنی ئەو گروپە سروشتیانەی کە هەن گروپ کۆبوونەتەوە ئەگەر هەر سروش حاکم بێتیایانە دەبێت لە پەیوەندیان نەبن دەبێت لە کەمترین پەیوەندیا بن بۆەوەی لە ئەمان نابژین بۆەوەی بەرکەوتن ڕوونەدا لە بینیانە و ئەمانە ناتوانن ببنەوە بەیەک بە حکمی ئەوەی سروشتیان زاڵە لەسەریان ئەلێرا چی دروست نابێت نەتەوە دروست نابێت بەڵام کاتێک کە ئەو جیاوازیانە نامێنن یەکێکیان سروشتەکەی زاڵ دەبێت بەسەر ئەوانی ترا ئەو کاتە گروپێکی تر دروست دەبێت کە گروپە خێڵەکیەکە نیە ئەو کاتە لێرە نەتەوەیەک دروست دەکرێت لەسەر ئەساسی بنەما مادیەکەی کە پێشتر باسمان کرد طبعا عەسەبیەتیش ئەوەی کە جاران دەوڵەتی خلافەتی لەسەر دروستکراوە حەسەبە ئەوەی کە ئیبن خەلدون دێڵێ ئەوی شەرەماشتە ئەو کتێبەی بوونینەتەوەی کورد من یەکێک لەو سەبەبانەی کە وای کرد ئەو کتێبە بنووسم ئەوە بوو کە من بچم بە شوێنەوە ئەوە ساخکەمەوە بنیاد و ستراکچەری دەوڵەتی عەسەبە ئەوەی کە بە عەسەبیەت دروست دەبێت دەوڵەت لە سەردەمی خلافەتەکانە لەگەڵ ستراکچەری دەوڵەتی مۆدێرن ئەمان ستراکچەرە یعنی جیاوازیان نییە و تەبەنەوە لە کۆنفرانسێکا من ئەمەم باس کرد کێشە دروست بوو کۆنفرانسێکی جیانی بوو بۆ نووسینەوەی تاریخی عێراق بوو یەکێک لە ئەنترۆپۆلۆجیستە بەناوبانگەکان ئەو سەرپەرشتی دەکرد بە ناوی گۆدلیە ئیترەوە بووم تووڕە یەک ڕوویدا و مایکرۆفۆنەکەیان لێسەن و دەینەکە دووریان خستمەوە لە کۆنفرانسەکە لەسەرەوەی کە باسی ئەوەم کرد کە ئەم دوانە یەک ستراکچەریان هەیە تاوان دوای ئەوەی تر ئەو بوو ئەو کتێبەم نووسی بۆەوەی ساغی کەمەوە وەفالان ئەم دوانە یەک ستراکچەریان هەیە لێرە بە ڕۆشنی دیارە فەرقەکە چییە بۆچی یەک بنەمایان و ستراکچەریان هەیە فەرقەکە ئەوەیە لەوی تریانە فێڵێکراوە ئەم کللتور و شتەکەی خۆی دەسەپێنێ بەسەر ئەوانی ترا بەڵام ناڵێ کللتوری من نییە دەڵێ هی منەوە من لە هەمووتان بەرزترم و لەبەرەوە دەبێ ئێوە وازدەوەی خۆتان بێنن بۆ ئەوەی من بەڵام لەوەی مۆدێرنە لە دەوڵەتی مۆدێرنە دەڵێ ئەو کللتورەی کە ئێمە دەوڵەت قەراری لەسەر داوە خەڵکەکەی پێپەروەردە بکرێت ئەمە هی کەس نییە ئەڵێ ڕاستە ئەمە لە فڵان وەرگیراوە بەڵام ئێمە دەستکاریمان کردومانە بە شتێکی تر کە تازەی تر لە مڵکێتی ئەوانە نەماوە مادەم لە مڵکێتی ئەوانە نەماوە کەواتە بە هەموو وەری بگرن و بەڵگەشیان بۆ واوەیە کەسێکی فەڕەنسی بۆ نمونە ئەو فەڕەنسی عامیە بزانێ بەوای نابێت بەوە نابێتە تاکیکی نەکەوی دەبێت بچە فەڕەنسی ڕەسمی بخوێنێ کە جیاوازێکی هەیە لەگەڵ فەڕەنسی عامیانە فەرزەن کەسێک کە ئینگلاندی کە بە لە کۆڵانە فێری ئینگلیزی بووە بۆ فێری ئینگلیزی ماڵ بووە ئەم ئینگلیزیە یا لە ماڵەوە فێری بوو ئەم ئینگلیزیە ئەو ئینگلیزیە نەکە لە زانکۆوا دەیخوێنە و لە پرۆسێ خوێندنە هەیە
وفعلا خو عنده إنجليزية يقنية وكوشون عنده عربي سكرنو جلفا لقال عربي نسراو دو عربي جوازن أما توزيق راستي تيايا بلا ما طبعا بمرور زمانم جوازات دوز دبيا بلا أما يعني أونا كاتك من أمس ما نمينا لبرسنكي دورم خستوا أما طبيعتي أو ملتي تيانا أو جروبي تيانا أما لم جروبا ورقيراوا وأما دروز نكراوا با شكلكي سر بخوا كهي كزنا بيتاوا كوامي قبوليكا أو بناوي أو أم زمان وكلتورة هي كزنية أم سيستم لنا جروبا كان هذا شيء بلا ما يتري عند الله أما هي منو أو من بالاترو باشترى له إيوه لبروا دبي إيوه واز دبي قطان بينن أما من قبول كان طبعا أميان رقص برستيل ركبته وأميان أميكا هتلر دوزكا أميكا سروشتي خوي ببالاتر دزاني وبيوايا دبي زال بي بسر سروشتكاني ترا أواني ترا شوك أوان شين سروشتكي لا وازن هي ولا برا دبي نريتو رورس مكاني كبرهم يان سروشتن حكم بكن وازن وشنكا نزيكيام دوانا لكوايا يكي كان تنها أويا كا لم ورقيراوا على لون ورقرتوا أو نيا ببروسيا كابردو مودروسم كردو لبرا يتر ملكيتي أيوبيونا معه يعني بون من زماني تركي زماني دولة دلز نكي جروب يكاكا بيان دوستي ترك لكاتيكا خوي أما لعاسمان ونات ولا هوا دوز نكراو أما هي ترك وهم كسر ديزانه وترك كان شوي عند زانن أما زمانك هي أواني أويك لحكمتها يا بوت زماني دولة واللي روى فرضاً تركيا شرعيتي هو دقريب بلا دبي كرديش بتركي قسب كواز لكرديكي خوي بينا دبي بتركي يشو كارا كان خوي بلا برا اللي روى أمد دوست أم شرعية دانا چونكا دولتي أو تركيا كهي أو تركيا نية كا ترك كم سيبيا دكا زماني تركي بازارني أما تركيا كتير دوست كاو بلام لا عيني كاتا أما شر سبانيتيا تبعته زمانو أو كتبرهمي طبيعتي تركيا كان بسر ملة كانت تريناو تركيا فرقي أما لقل هتلر أم تركيا وفرزا فرنسا لقل أو كهتلر دوسي كرت تناوب هتلر دروك جيني نكر دمي نكر كبلم أما اشتكي ترى وتي أما زمانو كلتوري ألمانة وألمان رجزكي بالاترا بياسترا لم البلانكا أسر كوتوا لبروا كوتا شي كوتا أويكا هر رجزكي تر هيا رجزكي تر لبروي ضعيفة دبير لنا وببريا نقر رجزي تري غير ألمان بلكو ألماني كيش أقر باتايو نقصكي بيولوجيا وبايا أو بيوابك لروي بيولوجيا أو ناتواو ضعيفة نابي بيشي ويك وشب خاتو لبروا نابي أقر جن بيش شوكا وأقر بياو بيجن بينه ونوب خنوه شوكا هو ألمان ضعيف دكا طبعا أم تصوره أما يعني أم تصور سروشيا نقولي لو ناكا كأو زمان وكلتورة هي أو جروبية وسروشيا بلا ما يتري عندي أو في الله دكا يعني أمي الراس بويانا تر أم رقص برستيا دكا تا أي تري أو هي من يدرس دكا أم باشكال دلهم من أوامو من لتو بالاتر مو تو نزميتو لبلا تو دبل جر حكمي منابي أم زور بشكلكي فيالك اللي دكا دلي أما هي كزنية كس لكس برسترنية وأو جروبي اللي ورجيلا برسترنية شو كايوش دبي فيري بيتوا لبروا أم كلتورة دبي همومان بيكساني فيري بي واللي رأي يكساني كلتوري هي بوشي شو كلتورة كهي هيج جروبي لا جروبا كاني طبعا بابين سر هناك اسا تصور كاني غوستاف لوبون واسا روشن بويا وكلا بيوندي شبيوندي جاي لبيني او دو تصور سوشتك وتصور ماديك طبعا ما كاتك ماده لهردو حالتك ازال دبي لهردو حالتك ازال دبي فورمك لفورم كان ديالته فورم كان يتلموي نفي دكا شكل كان يتلمو نفي دكا تنا دبي يكشل شكل منه تو بلا من شكله
لە ناو هەموو مادەکانە ئەوەی کە هەیە ئەوانی ترەمووی مادەن ئەم شکڵە وەردەگرن وەکو ئەوەی کە خاوەن شکڵەکە هەیەتی ئە لێرەوە گروپێکی بەهێز دروست دەبێت کە گروپێکی ناویان ناوە نەتەوە لە ڕاستیە ئەمە نەتەوە نییە ئەمە گروپێکە کە لەسەر ئەساسی عەسەبیەت دروست دەبێت و لەسەر ئەساسی هێز و زاڵیەتی دروست دەبێت وەکو ئیبن خەلدون دەڵێ ئامانجی عەسەبیەت زاڵیەتیەکی زیاترە زاڵەتی زیاتریش چییە زاڵەتی زیاتر ئەوەیە کە تۆ ئەوەی خۆت کە هەتا و گروپە ئەو خیاڵە شتەکانی خۆی بسەپێنێ بەسەر ئەوی تراوە شتەکانی ئەویش نەفی بکات تاوەکو بیکاتە مادەیەک و بیکاتە بەشێک لە جەستەی خۆی بەشێک لە جەستەی کە ئەو فرمانەکانی ئەو نەریتەی خۆی جێبەجێ دەکات یعنی ئەم تەنها جەستەیەکە جەستەکەی ئەو فراوان دەکات هیچی تر نییە ئەوەی کە مادیە لەوە فراوانتری دەکات ئیتر ئەوەی کە مادی نییە ئەوەی کە ڕەبتی بە فۆرمەکان و سیستەمەکەەوە هەیە ئەمە دەبێت حتمەن ئەمە بەتاڵ بکرێتەوە لێی ئالێرەوە ئیتر عەسەبیەت دروست دەبێت لەبەرەوەی ئیبن خەلدون دەڵێ عەسەبیەت عیلاقەی بە خێڵەوە نییە خوێنەوە نییە کۆبوونەوەی عەسەبیانە ئەوەی کە دەوڵەتی خلافەتی لێ دروست دەبێت چونکە لای ئەو دین هین نییە بنەمای ئەو دەوڵەتانە نییە عەسەبیەت بنەمای ئەو دەوڵەتانە و ئەویش پێی وایە کە خوێن ئەمانە کۆ ناکاتەوە عەشیرەتانە هێز کۆیان دەکاتەوە خێڵێکگەیە بەهێزە زاڵ دەبێت بەسەر ئەوانی تر بەرەبەر ئەوانی تر وەکو جەستەی خۆی پێفراوان دەکات و جێشێکی گەورە دروست دەکات کە هەمووی لەژێر فەرمانی ئەو خێڵا دەچێت بەڕێوە کە خێڵە زاڵەکەی و لێرە ئەم عەسەبیەتە دروست دەبێت بەڵام لێرە عنسوورێک ئەوەی کە سروشتیە گشتگیر دەکرێت کە گشتگیری کرا ئەو کاتی چییە جیاوازیەکان نامێنن یعنی لێرە مادە دێ ئەوەی سروشتیە لە ڕێگەی ئەوەی کە سروشتیە نەفی دەکات طبعا ئەوەی کە سروشتیە چۆن ئەوی تر نەفی دەکات دەبێت تەحەولکە بۆ مادی شتێکی مادی ینی نەریتەکە دەبێت مادی ببێتەوە چۆن مادی دەبێتەوە لە سروشت دەکەوێت کاتێک کەوای لێ بکەین تکرار بێتەوە دووپات بێتەوە و بێتە نێریتێکی تەواو وەستاو گۆڕانی تیان نەکرێت کاتێک ئێمە زمان ستاندارد دەکەین زمان وای لێ دەکەین کە لە گەشەکردن و لە جوڵە بکەوێت ئەم لە جوڵە خستنەی وای لێ دەکات کە ببێتە چی شتێکی مادی بۆچی چونکە لایتر لە جوڵە کەوتووە کە دەبێتە شتێکی مادیە و کاتە دەبێتە شتێکی تکراری خۆی دووپات دەکاتەوە یعنی هەمووی دەبێت ئەوە دووپاتکەنەوە دووپات بوونەوە خاصیەتی چییە خاصیەتی مادەیە نەک خاصیەتی سروشت و ئەمە شتەکان دووپات دەبنەوە بۆیە نەریتێک کاتێکە ئیتر تەحەجر دەکات دەبێتە چی دەبێتە مادە و یەکبوونی خۆی دەپارێزێ نایاڵێ چی بکات نایاڵێ بگۆڕێت مادە نایاڵێ بگۆڕێت بەڵام سروشت چی دەکات سروشت ئەو هێزەیە کە نایاڵێ ئەم نەریتە بەجێگیری بمێنێتەوە بەردەوام گۆڕانی تیا دەکات وەکو چۆن شکل و شێوەی ئێمە هی ئێمە لە هینەوەکەی تر ناچێت کاتێک کە جارێکی تر نەوەیەک دروست دەکرێتەوە شکل و شێوەیەکی تازەی پێدەدێ ئەو شکڵەی پێشوو دووپات نابێتەوە بەڵام کاتێک کام شکڵە دووپات بوویەوە ئەو کاتە دەبێتە چی شتێکی ئامێری و میکانیکی وەنەگۆڕ چونکە شکڵەکانی تر نامێنن یەک شکڵ دووپات خۆی دووپات دەکاتەوە کاتێک ئەم شکڵە خۆی دووپات کردەوە ئەوەی سروشتێت یایە دەبێتە یعنی خۆی سروشتێت تەحویل دەکات بۆ مادی دەبێتە شتێکی مادی ئەلێرا مادە سەیتەرە دەکات لەسەر چی لەسەر سروشت ینی مادە سروشت مادی دەکاتەوە وەلەم دیالکتیکەی سەرکەوتنی مادە بەسەر سروشتە جیاوازیەکان نامێنن و ئەوەی لە گۆڕانێکی بەردەوامایە چی لێ دێ جێگیر دەبێت دەوەستە و ستاتیک دەبێت کە ستاتیکش بوو دووپات بوویەوە ئەو کاتە تەوەقعی دەکرێت وەکو هەر ئەرس و کەوتێکی کە مادە دەیکات بەڵام ئەوەی کە دووپات نابێتەوە ئەوەیان کۆنترۆل ناکرێەوە بەردەوام کۆمەڵە شێوەی تازایە دەدێ بەچی بەو شتانەی کە هەن تەمەنەوە دوو جۆر لە یاسای جیاواز منەو دوانم جا کردوێتەوە یەکێکیانم ناوە دوو سیستەمی جیاوازەکە چۆنیەتی و فۆرمەکان دەدا بە شتەکان یەکێکیانم ناوە سیستەمی چۆنایەتی چوونیەک یەکێکیانم ناوە سیستەمی چۆنایەتی ناچوونیەک
سیستەمی چۆنایەتی چوون یەک ئەو چۆنیەتی کە ئەو فۆرمە دووپاتی دەکاتەوە هەر مادەیەک بێ ئەوەی دەکات وەکو معمەلێکە قالبەکەی هەیە ئەو شتە دووپات دەکاتەوە هیچ گۆرانێکی تیان نیە بەڵام سیستەمی چۆنایەتی ناچوون یەک سیستەمێکە بەردەوام ئەو مادەیە کە هەیە ئەو فۆرمەی داویەتی پێشتر بە مادەیەک نایداتەوە بەو فۆرمێکی نوێی دەداتی ئەو کاتە چی دروست دەبێت جیاوازی دروست دەبێت کە من باز لە سروش دەکەم مەبەستم ئەوەیە کە سروش بەم سیستەمەیان ئیش دەکات بەڵام مادە بە سیستەمەکەی ترکە چۆنایەتیەکانی چوون یەکە ئالێرا کاتێک چۆن سیستەمی چۆنایەتیە چوون یەکەکان دێت فۆرمێک لە فۆرمەکان دووپات دەکاتەوە یەکسەر ئەو شتە سروشتێ دەکاتە چی شتێکی مادی چوون یەک ئەو کاتە جیاوازی نانێن بەڵام کاتێک کە سیستەمی چۆنایەتیە چوون یەکەکە دێتەوە ئەو ئیش دەکات ئەو کاتە چی دەکات ئەوە یەکە جای دەکاتەوە بەوەی کە فۆرمێک مادە کە یەکە ئەم جارە سروشت سەیتەرە دەکات لەسەر ینی سروشت مادە سروشتی دەکاتەوە لە ڕێگەی فۆرمەکانی خۆیەوە لە ڕێگەی ئەو هەمە ڕەنگیەوە کە پێی دەدا ئەو جیاوازیەوە کە دەیخاتن لەبەرەوەی ئەوەی کە لە گردوونە جیاوازیەکانی لێوە هاتووە ئەوە ئیتر دەتوانین پێی بڵین سروشت بەم تعریفەی کە من دەیکەم ئەوەشی کە چوونیەکی لێوە هاتووە ئەوەیان مادەیە بۆچی چونکە ئەم چوونیەکی ئەم دووپاتبوونەوە وەستانە ئەمە شتێکە لە دەخولێتەوە لە ناو خۆیان ینی خۆی بەردەوام دەبێ بەخۆی ینی جیاواز نابێتەوە لە خۆی ئێمە وتمان مادە ئەوەیە کە خۆیەتی لە خۆی جا نابێتەوە ئەوەی جای دەکاتەوە سروشتە ئەوەی تەفرەقە دەخاتە ناو مادە ئەوە سروشتە ئەو فەرقانە لە ناو مادە دروست دەکات کەواتە لێرە ئەوە ڕۆشن بێ لەلاتە کاتێک لە دیالکتیکەکە سروشت مادە سەیتەرە دەکا ئەوەی سروشتیە مادی دەکاتەوە واوەی کە بە سیستەمی چۆنایەتیە چوونیەکەکان دەڕوا بەڕێوە دەگۆڕێ بۆ سیستەمی ئەو کاتە دەچێتە ژێر حکمی سیستەمی چۆنایەتی چوونیەک لەبەرەوە شێوەیەک لە شێوەکان وەردەگیرێت وەکو معمەل ئەم شێوەیە قاڵبێکی لێ دروست دەکرێت بۆ تکراربوونەوەی هینەکە کاتێکیش لە دەوڵەتی مۆدێرنایەکێک نەری قاڵبێک دروست دەکرێت نەریتێک دروست دەکرێت کە دەبێت لە سەر تاسەری سنووسی سیاسیە ئەو هەموو تاکانەی کە کلتورەکانیان جیاوازە بخرێنە ناو ئەو قاڵبەوە ئەوە چییە؟ ئەوە دووپاتکردنەوەی هەمان سیستەمە لەسەر کۆمەڵە گروپی جیاواز بۆ نەفیکردنی جیاوازیەکانیان ئەلێرەوە ئەمە دەبێتە ئەوەی سروشتیە مادی دەبێتەوە یعنی هەر ئەوە نییە کە نەفی هێنە سروشتیەکان دەکات لە عینی کاتی شاچی دەکات ئەو شتێک کە وەری دەگرێت دووپاتی دەکاتەوە بە دووپاتکردنەوەکەی لە شتێکی سروشتەوە دەکات بە شتێکی مادی لە شتێکی گۆڕا و زیندووەوە دەکات بە شتێکی نازندووی نەگۆڕ